خۆ ئەگەر کەسێ غافڵ بێ بێ ئاگا بێ ئەڵێ وەڵڵاه جاری وا هەیە تۆ ئەچیتە ماڵی کەسێکی دەوڵەمەند سەیری زەخرەفەی ماڵەکە ئەەکەی جوانکاریەکانی و کابراسێ بۆ ئێرانیەتەوە وەڵێ کاکە چووە ماڵی شا ئاوا بوو ئاوا بۆمان ئەگەڕێتەوە یان ئەڵێ وەڵا چووە ماڵەکەی سەدام لە بەغا بە ئەو شێوازەوە بۆ کەیفێتە بوو چوومە ئەهرامەکانی میسر ئاوا ئەوەم بینی زۆر سەری سوڕەمێنێ وەرە لە شتی ئینسانەکان سەرە سوڕەمێنێ لە شتی خوا جەل جەلاوە سەرە سوڕ نامێنێ ئەی عەبد ئەڵێ ئەمە وەکو کێ وایە ئەفەرمێ سوبحان الله کەسی ئەم دڵکوێر ئەو هەیە تەبەن سەری سوڕ ئەمێنێ بە شتی دنیا سەری سوڕ نامێنێ بە شتەکان ڕەب العالەمین ئەڵێ بێزەبت بێنە پێش چاوی خۆت مێرولەیەک وردە خەریکە بێ خانەیەکی جوان دروستەکە یەتە دەرەوە ئەم خانووی لەکوێ دروستکەوە لە پەنای خانووی مەلیکە خانووی مەلیک ئەو هەموو مرواری و جوانەی پێوەیە ئەو خانووی مەلیک نابینێ یە لێرە بۆ خوشەکەی خۆی هاوتاکەی خۆی مێرولەیەکتری بینێ و باسی ماڵەکەی خۆی بووەکە چۆن ئێمە باسی ماڵ بۆ یەکترەکە ناوانیش بە هەمان شێواز چرپە چرپ دەست پێەکە باسی ماڵەکەی خۆی بووەکە ئەم جوانیانە گەورانە نابینێ غافڵە لێی ئەڵێ والله ئینسانی بێدڵ ئەو هەیە بۆیە کافر سەیری نعمەتەکە ئەبینێ منعم نابینێ ئەو هەموو گەردوون و کەون و کائیناتە نابینێ کەسێک نەخۆش کەوتە بوو هەر باسی دکتۆرەکە ئەکرد کە چەند دکتۆری چاک کاکە ئەی تۆ بۆ باسی طبیبی حەقیقی ناکەی بۆ باسی ئەو ڕەب العالەمین ناکەی ئەم چاوەی چەند عومر پێ عەتا کردووی ئێستا کەمێک هاتووە کەسێک عملیاتێکی بۆ کردووی وەصف و سەنای ئەو کەسە ئەکەی بەڵام شکری ئەو ڕەب العالەمین عەزیمە ناکەی بۆی ئەفەرمێ ئەگەر کەسێک خاوەن دڵ بێ ماڵە شەڕەکەی ئێرە نابینێ ئەو لا فەرامۆشکە گەردوون و کەون و کائینات و دەسەڵاتی خوا فەرامۆشکە بەڵکو بەعەکسەوە سەیری گەردوون ئەکا بە هەموو ماناکانەوە ئەی کاتە دەلاقەیەک بۆ بینینی خوا جەل جەلالوه بەخوا ئینسان ئەگەر چووە سەفرەیەک چووە دەوروبەر کەسی موسڵمان ئیلا ئەبێت تەفەکورکە بیر کاتەوە تێ بفکرێ ئەبێت چاوەکانی بکاتەوە خۆ ئەگەر ئەم چاوانە نەکاتەوە هەر بە کوێری بڕوە هیچ سوودێ وەرناگرێ بەخوا ئەبێ ئەم چاوانە ئینجا چێژ وەرەگری ئاتۆ بیرکەرەوە کە ئەڵێ الله ئەکبەر باسی کێ ئەەکەی چ ئەڵڵایەک ئەەکەی چ ئەکبەرێک ئەەکەی ئەوە سەرێکی گەردوون کە اینجا سەیری خۆت کە بۆیە لە دینە زۆر شتمان ڕەبتی بە گەردوونەوە هەیە بۆی تێوە فکرێن ئێمە ڕەمەزانان چیەکەین ئەی لا ئەبێ سەیری گەردوون کە سەیری مانکی حتا عولەما ئەفەرمون نەشو دۆزی هەر سەیری ئاسمان کە سونەتە سونەت بۆ چونکە ئەبێ چاوت زاخاو بدەی بە گەردوون لێوە خوا ببینی ئەی کاتی نوێژەکان کەیە بە خۆر تەحدید دەکرێت ئەبێ سەیری ئاسمان کەی طبعا ئەمڕۆ یەکێک لە غەفڵەتەکان ئەوەیە وەسائلمان لە شوێنی گەردووندانە هەمومان بیرەکەینەوە لەوەی کەسمان نەیە سەیری ئاسمانکەن کە ئەجر وەرگرین هەموو مانگەکان ئەو هەیە سیر کە سەیری یەکێک لەو عیلمانەی کە زۆر گرنگە علمی تەقویمە ئەم تەقویمەی کە ئێستا هەمانە خۆ لە خۆدا نەدراوە تەسەوورکەن ماوەسا مەلا محەممەد خوای گەورە دەرەجاتی عالیکە و عەفویکە لە هەولێر 25 ساڵ سەربانی مزگەوتی کردبووە چراخانێک و خەریک بوو لە بەین تا ئێوار بە سەربانی مزگەوتە بوو اینجا تەقویمێکی دانا بۆ هەولێر تەسەوور کە بەبیرمە هەموو کاتێ ماوەساکان ئەیان گێڕاوە ئەیان و ئەگەر بێتاقەت بووینە نەمانزانێ لە کوێنان بخۆین مەلا محەممەد نانی حازر بوو ئەچون ئەمان و ماوەسا محەممەد وەڵا هاتوون زەوالمان پیشان بێ ئێ زەوال کاتی نیوەڕۆیە ئەڵێ پیشانەوەی زەوال ئاوایە ئاوا تا زەوال لایەوەی نوێژمانە کرد دوای نانەکەمان لا ئەخوارد چکە ڕۆژ و دووڕە 25 ساڵ خەریکی دانا اینجا دووە لێ بیرکەنەوە لە شێخ حەسەنی گڵە زەردەکە تاقێک لە مزگەوتەکەی دروستەکە بۆ سەقفەکە لەو تاقەوە بەردێک دانێ لە خوارەوە چەندین ساڵ خەریکی بەس پێوانێ ئەو تەحدیدانەی کە ئەوەی کە بۆ مانگیران و خۆرگیران ئێستەش وهەیە ئەو تەقویمەی کە ئەو دایانێ ئێستەش وهەیە تەسەوور کە ئەمە علمێک کە ئینسان ئەجری تیا وەرەگرێ بەخوا ئێمەش سەیری گەردوونکەین ئاسمانکەین ئەجری تیا وەرەگرێ ئەمە تەفەکورە بیرکردنەوەیە ئەبێ ئەمانە هەمووی بکەینە دەلاقە بۆ بینینی خوا جەل جەلالوه ئەبێ خوا جەل جەلالوه خۆی چەند عەزیم بێ ئەم وردەکاریانەی کردووە ئەبێ چەند علمی گەورە بێ و چەند خاوەنی عەزەمەت و گەورەی بێ کاتێکەوە ئەم هەموو شتە عەزیمەی کردو هەمووی جێگەی ئەوەیە کە ئێمە سەرسوڕمانی بۆ دەرببڕین